سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە 10 فیلمی تر دەکەین کەوا دەتوانن لە مانگی ڕەمەزان سەیری بکەن و چێژی لێ بینن بەبێ ئەوەی هیچ دیمەنێکی نەشاویان تێدا بێت. فیلمی یەکەم بریتیە لە فیلمی فۆرست گامپ. ئەم فیلمە بەرهەمی 1994 باس لە سەرکەشیەکانی کەسێک دەکات کە لە ڕووی دەرونیەوە زۆر تەواو نییە، کە لە هەمان کات سەرکەشیەکانی ئەو کەسە دەیگەیەنێت و دەیبات بەناو چەند ڕووداوێکی مێژووی دیار، بە تایبەتیش لە ناوچەکانی ئەمریکا. لە هەمان کاتدا باس لە ژیانی تایبەتی ئەو کەسە دەکات کە وەکو کەسێکی جیاوازی دەرونی چۆن کۆمەڵگا دەبینێت و کۆمەڵگا چۆن سەیری ئەو دەکات. فیلمی دواتر فیلمێکی کوردیە، ئەویش فیلمی بێکەس. فیلمی بێکەس یەکێکە لە باشترین فیلمە کوردیەکان کە باس لە دوو منداڵ دەکات کە بە هیوای ئەوەی بگەن بە سوپەرمان گەشتێک بە کوردستاندا دەکەن. گەشتەکەی ئەوان پڕەتی لە سەرکەشی و چەند ڕووداوێکی دیاری مێژووی لە خۆ دەگرێت کە لە کوردستان ڕوویان داوە و لە کۆتایشدا دڵی بینەر زۆر بەو دوو کارکتەرەوە دەنووسێت و زۆر حەز بە ڕۆڵجێڕان و لە هەمان کادا چیرۆکەکەشیان دەکات. فیلمی دواتر بریتیە لە فیلمی ئەنیمێشنی کلاوس. ئەم فیلمە باس لە پۆستمانێک دەکات یاخود نامەبەرێک کە دەچێت بۆ ناوچەیەک، لەوێ دوو هۆز هەن کە تەواو دژی یەکن. هەوڵەکانی ئەو کەسە پیشان دەدات بۆ گەیاندنەوەی ئەو دوو هۆزە بە یەکتر. ئەم فیلمە ئەنیمێشنەش فیلمێکی زۆر جوانی خانەوادەیە، دەتوان لەگە خانەوادەکەتان سێری بکەن و پەیامی زۆر بەهێزی تێدایە. فیلمی دواتر بریتیە لە فیلمی ئۆکجا. پەیامی هەرە مەزنی ئەم فیلمە پاراستنی ئاژەڵانە. باس لە کچێکی بچووک دەکات کە ئاژەڵێکی جیاواز بەخێو دەکات، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان ئەم ئاژەڵی لێ دەبدرێت تاکو وەکو تاقیکردنەوەیەک بەکار بهێنرێت. باس لە سەرکەشیەکانی ئەو کچە دەکات لە هەوڵی گەڕاندنەوەی ئەم ئاژەڵە بۆ خۆی و پاراستنی لە سەربڕین و کوشتن. فیلمی دواتر بریتیە لە فیلمی ریل ستیل. ئەم فیلمە باس لە داهاتوو دەکات کاتێک مرۆڤەکان لە ڕێ ڕۆبۆتەکانەوە شەڕ دەکەن و زۆرانبازی دەکەن. ئەم فیلمە باس لە خۆبەدەستەوەنەدان دەکات و باس لەوە دەکات کە تۆ چەندە بچووک بیت، بەڵام بەبیکردنەوە ژیرانە لەوانەیە بەسەر بەهێزەکاندا سەرکەویت و ببیت بە یەکەم. ئەم فیلمەش فیلمێکی زۆر حەماسیە و جۆش و خڕۆشێکی زۆری تێدایە، بێگومان ئێوەش حەزی پێ دەکەن. فیلمەکەی ترمان بریتیە لە فیلمی سەرچینگ. بیرۆکەی دەرهێنانی ئەم فیلمە سەرباری چیرۆکەکەی زۆر جوانە. طبعاً هەموو ئەم فیلمە لەسەر شاشەی کۆمپیوتەر تەسویر کراوە تا خۆتان نەیبینن نازان کە چەندە بە جوانی و بە شێوازێکی پرۆفشناڵانە و نوێگەرانە بەرهەم هاتووە. ئەم فیلمە باس لە باوکێک دەکات کە بە دوای کچەوەم بۆکەی خۆیدا دەگەڕێت، هەر بۆیەشە لە ڕێی زانیاریەکانی ناو کۆمپیوتەرەکەی و چەند زانیاریشتر کە لە کامێراکانی چاودێری دەیبینێت و چەندان زانیاری تر کە لە ڕێی ئەم فیلمە بۆی بەدەردەکەون. لە کۆتاییدا دەگاتەوە بە کچەکەی یاخودنا ئەوە خۆتان لە ڕێی فیلمەکەوە دەیبینن. فیلمی دواتر بریتیە لە فیلمی ئەنیمێشنی سۆڵ. ئەم فیلمە بەرهەمی ئەم دوایانەیە و یەکێکە لە باشترین و پڕبینەرترین فیلمەکانی ئەو دوایانە. باس لە گەشتی پیاوێک دەکات بۆ جیهانی مردووەکان و لەوێ هۆکاری ژیانی ڕاستەقینە دەدۆزێتەوە. لەوێ لە ڕێی چەندوانەیەکەوە فێر دەبێت کە ژیان پێویستە چێژی لێ ببینرێت، نەک ئەوەی تەنها بە دوای هەندێک شتی ڕۆتینی بکەویت کە لە ژیاندا لەوانێت تا ئاستێکی کەم سوودیان هەبێت و تاماوەیەکی کەم بەکەڵکرد بێن. باس لەوە دەکات کە لە ژیاندا چێژبینین و خۆشیکردن بەقەد هەموو شتێکە، پێویستە لەو ساتێک کە تێیدا دەژین چەندە چێژ ببینین. فیلمی دواتر بریتیە لە فیلمی The Breadwinner. ئەم فیلمە بەرهەمی هەریەکە لە پاکستان و هۆلیووددا. باس لە کچێکی پاکستانی دەکات کاتێک باوکی لەلایەن تالیبانەوە دەرفێنرێت چۆن هەوڵ دەدات باوکی خۆی بگەڕێنێتەوە و ئازادی بکات. ئەم فیلمە ڕووداوێکی تا ئاستێک ڕاستەقینەیە. باس لە نەهامەتیەکانی ئەو کەسانە دەکات کە بەدەستی هێزەکانی تالیبان و تیرۆریستەکانەوە دەیان ناڕاند و ئێستاش تا ئاستێکی کەم بەردەوامە، بەڵام هەر هەیە بەتایبەت لە ناوچەکانی پاکستان و ئەفغانستان. ئەم فیلمەش بە هەمان شێوە فیلمێکی زۆر بەهێز بووە و پاڵێراویش بووە بۆ خەڵاتەکانی ئۆسکار. فیلمی دواتر بریتیە لە فیلمێکی دۆکیومنتاری، ئەویش بریتیە لە فیلمی ئیگل هانتەرز. ئەم فیلمە باس لە ناوچەی کازاخستان دەکات، بە دیاریکراویش ناوچەیەکی موسڵمانان. یەکێک لە کچەکان کە کچێکی گەنجە بۆ یەکەم جارە هەڵدەستێت بە ئەنجامدانی سەرکەشیەک و پێشبڕچەیەک، ئەویش پێشبڕچێ ڕاوکردنە لە ڕێی بازەوە. بازێک بەخێو دەکات و فێرە ڕاوکردنی دەکات و لە هەمان کاتدا لە کۆتاییش لە بەشداری پێشبڕچەیەک دەکات کە تەنها پیاوەکان بەشداریان کردووە تا ئێستا، پێشتر ئافرەت بەشداری نەکردووە. باس لەوە دەکات کە زیرەکی و چۆنێتی ڕاهێنانی ئەو کچە چۆن دەبێتە هۆی سەرکەوتنی و چۆن کەسێکی وایە دەردەچێت کە تەنانەت پیاوەکانیش هەمان هێز و هەمان توانایان لەوانەیە نەبوو بێت.
فیلمی کۆتایی لە ڤیدیۆی ئەمڕۆمان بریتە لە فیلمی The Platform. ئەم فیلمە فیلمێکی ئیسپانیا بەڵام بە دۆبلاژی ئینگلیزی و هەروەها بەژنووسی کوردیش لە ئینتەرنێت بەردەستە و لەو لینکانی خوارەوە هەم ئەم فیلمە و هەم فیلمەکانی پێشتریش دانراون و دەتوانن بچن سێرچی بکەن و فیلمەکان بدۆزنەوە و چێژی لێ بینن. فیلمی پلاتفۆرم باس لە جیاوازی کۆمەلگا دەکات. چی دەبێت ئەگەر بەندیخانەیەک هەبێت؟ ئەم بەندیخانەیە لە سەدان ژوور پێکات بێت. مێزێکی خواردن هەبێت کە لە ژووری یەکەمەوە کە لە سەروی هەموویانەوەیە دەست پێ بکات تا ژووری دوایی و تا ژووری کۆتایی بێت. ئایا ئەوانەی سەرەوە حسابێک بۆ ئەوانەی خوارەوە دەکەن و خواردنیان بۆ دەهێڵنەوە یاخود ئەو جیاوازی کۆمەڵایەتیە تا چ ئاستێک کار لەوانە دەکات و وا دەکات ڕێزی ئەو خواردنە بگرن و لە هەمان کاتدا خواردنێک بۆ خوارەوە بهێڵنەوە و ئەگەر کەسێکی لە خوارەوە بوو هاتە سەرەوە ئایا قەدری ئەو خواردن دەزانێت کە پێشتر بە زەحمەت بەدەستی هێناوە یاخود ئەویش وەکو ئەوانەی پێشتر قەدری خواردنەکە نازانێت و قەدری ئەوە نازانێت کە ئەوانەی خوارەوە چەندە پێویستیان پێیە. پەیامی ئەم فیلمە بەڕاستی زۆر ڕەخنەگرانەیە و زۆر کاریگەرە بە تایبەت لەبارەی جیاوازی کۆمەڵایەتی کە ڕۆژانە لە کۆمەلگادا دەبینرێت. ئەمە دە فیلم بوون کە بەجددی پێشنیاری دەکەم هەمووتان سەیری بکەن، چێژی لێ بینن، گشتیان فیلمی خانەوادەیین، پەیامی زۆر بەهێزیان تێدایە کە دڵنیام هەمووتان سوودی لێ دەبینن. دە فیلمی تر ماوە کە دواتر لە بەشی کۆتایی و بەشی سێەم باسییان لێوە دەکەم. تا ئەو کات بە خوداتان دەسپێرم. سوپاس.